کەسایەتە دیارانی کە ڕۆڵ و جێپەنجیان هەبوو لە زیینوکردنەوەی شۆڕش و بە تایبەت دروستکردنەوەی حیزبی دیموکراتەشی بوون. دوای ڕوخانی کۆمار حیزبی دیموکرات ئاسەوەرە کەوتۆی نەما و لە ڕاستیدا بوو بە لقێک لە حیزبی توودە. ڕوودا و مێژوو لەگەڵ مستەفای هیجری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە چەنەڵقەیەکدا باز لە ژیانی سیاسی خۆی و مێژووی حیزبی دیموکرات و قۆناغە جیاوازەکان و بارودۆخی کوردانی خۆرهەڵات دەکات. شێبوون ئەوانی کە خەریککاری سیاسی بوون لە زانکۆکان. زۆرتر سازمانی فیداییان بوون، سازمانی فیدایانی خەڵکێران بوون کە سازمانێکی شەکلی کۆمونیستی بوون، ئەوەی کە زۆر مەشهور بوو لە نێواندا بیژەنی جەزەنی بوو. لە نەغەدا شەڕێکی خوێناوی لە نێوان کورد و ئازەر ڕوات. خودی پێکەنانی میتینگەکە لانێکەم لەو نوقتەی شار هەڵەیەک بوو. ئەو مێژوو بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05